بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە پرسی پاشەکەوت و لێبڕینی موچە دەکەین کە ئێستا یەکێک لەو بورگانەی کە لە پرۆژە یاسای بودجێ عێراق تەسبیت کراوە بەڵام تاکو ئێستا دەنگی لەسەرنراوە مەسەلەی پاشەکەوتی موچەی فەرمانبەران و لێبڕینی موچەیە مەسەرەتا باسیەوە دەکەین کە حکومەت چەند موچەی لە موچەخۆران پاشەکەوت کردووە لێی بڕیون و ئەو بڕەشی کە لە پرۆژە یاسای بودجێ عێراق دانراوە چەند ساڵی پێدەوێت تاوەکو بە تەواوەتی موچەخۆران دەدرێتەوە بەڵام ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین لەو موچانەی کە حکومەت بە تەواوەتی نەیداوە حکومەت 12 موچەی بە تەواوەتی نەداوە دیارە لە ساڵی 2016 لە کۆتایی لە ساڵی 2016 پاشەکەوتی موچە داهێنرا بەڵام ئەو کاتە بەشێک لە موچەکانی 2015 نەدرابوو بۆیە لەو کاتەوە سیستەمی پاشەکەوتی موچە کەوتە بواری جێبەجێکردنەوە بە پاساویەوەی کە نرخی نەوت دابەزیوە لە ساڵی 2015 موچەی مانگەکانی 9 10 11 و 12 بە تەواوەتی نەدرێت تەنیا توێژی ماوەسەیان موچەی مانگی نوێیان وەرگرت بوو لە ساڵی 2017 موچەی مانگی 12 نەدراوە لە ساڵی 2020 لە سەردەمی کابینەکەی مەسرور بارزانانی و قوبات تاڵەبانی موچەی مانگەکانی 4 5 6 7 8 و 11 و 12 بە تەواوەتی نەدرا ئەو موچان نەدران کۆی گشتی ئەو 12 موچەی کە بە تەواوەتی پاشەکەوت کراوە 10 تریلیۆن و 560 ملیار دینارە بەڵێ بچینە سەر ئەو 34 ئەو موچانەی کە بە پاشەکەوتەوە دابەشکراون 34 موچەمان هەیە کە بە پاشەکەوتەوە دابەشکراون بەم شێوەیە 2016 12 موچەیە 2017 11 مانگ موچە بە پاشەکەوت کراوی دابەشکراوە 2018 11 مانگە دیارە لە سەرەتای 2016 نیو موچە دەدرا و 2017 بەڵام لە 2018 خۆ پیشاندانی مامۆستایان لە هەولێر بەڕێوەچوو ئەو کاتە لێبڕینی موچیان کەم کردەوە ئەو کاتە لە 175 موچەکەیان دەدا کۆی گشتی ئەو 34 موچەی کە بە پاشەکەوت دابش کرا و لای حکومەتە 11 تریلیۆن و 275 ملیار دینارە بینە سەر لێبڕینی موچە کە لە کابینەی مەسرور بارزانانی و قوبات تاڵەبانی دەمانگ پەیڕەوکرا لێبڕینی موچەشمان هەیە واتە کۆی گشتی لێبڕینی موچەش دەمانگەکە بەڵێ 1 تریلیۆن و 852 ملیار دینارە بەڵێ ئێستا بینە سەر کۆی گشتی ئەو قەرزانە 12 مانگمان هەیە کە بە تەواوەتی حکومەت موچەی پاشەکەوت کردووە 34 مانگمان هەیە کە بە پاشەکەوت کراوی موچەی دابش کردووە دەمانگمان هەیە بە لێبڕینەوە حکومەت موچەی دابش کردووە کۆی گشتی 24 تریلیۆن و 600 ملیار دینارە کە حکومەت قەرزی موچەخۆرانی لایە بینە سەر بودجێ عێراق دیارە لە بودجێ عێراقدا ئێستا بڕگەیەک دانراوە لە مادەی 14 بڕگەی 12 بەم شێوەیە دەڵا حکومەت هێرێن پابەند دەبێت بە گەڕانەوەی لە سەدادەی پاشەکەوتی موچەی ساڵانی پێشوو کە لێبڕینی تێدا کراوە واتە هەم دێ پاشەکەوتە هەم لێبڕینەکەش دەگرێتەوە دانەوەی ئەو لە سەدادەی پاشەکەوتە لە موچەی کە ساڵانە دەبێت بیداتەوە پێویستی بە تریلیۆنێک و 200 ملیار دینارە لە یەک ساڵدا تریلیۆنێک و 200 ملیار دینار ئەگەر کۆی پاشەکەوتە کە 24 تریلیۆنەکە حساب بکەین ئەو کاتە کۆی دانەوەی پاشەکەوت و لێبڕینی موچە پێویستی بە 20 ساڵ و نیو دەبێت ئەگەر هەموو ساڵی حکومەت بچێتە ژێرباری ئەوەی کە پاشەکەوتە کە بداتەوە چەندە ئێستا ناکۆکی لەسرە دیارە ئەوانەی کە ئێستا پاشەکەوتی موچە چۆن چەسپێنراوە دکتۆر یوسف کیلابی لە لیژنەی دارایی کە پەرلەمانتارێکی شیعەیە کۆمەڵێک تعدیلاتی کردووە دەسەڵاتەکانی مەسرور بارزانی کەم کردوێتەوە و لەگەڵ یەکێتیش مامەڵەی ڕاستەوخۆی بەغدایان لەگەڵ پارێزگەکان چەسپاندووە لە پاڵ ئەوەشدا بەرگەیەکی دیکەیان زیاد کردووە کە بەرگەی پاشەکەوتی موچێ لە بەرگەی 12 لە مادەی 14 کە بازوەکە دەبێهێریم لە سەدادەی پاشەکەوتی موچە و لێبڕینی بداتەوە ئەم پەرلەمانتارانە واژۆیان کردووە لە کوردەکان نەرمین معروفی تێدایە هەرێم کەمال ئاغای تێدایە بەڵاوی کە بینیتان پرسی پاشەکەوتی موچە بوو و ئەو قەرزانەی کە لای حکومەتێ و پرسی پاشەکەوتەکە لە پرۆژە یاسای بودجێ عێراق بەخوای گەورەتان سپێرین خواتان